إن الحمد لله نحمده ونستعينه ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدًا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم في العالمين إنك حميد مجيد. أيها الناس، أوصيكم ونفسي أولا بتقوى الله وطاعته وكثرة مخافته ولزوم أوامره واجتناب عما نهى عنه الله. قال تعالى في كتابه العزيز: يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الحديث كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. أما بعد، إسلام بۆ ئەوە هاتووە فێرمان کات ئینسان لە بەرامبەری خودای پەروەردگاردا چۆن بێت و چۆن مامەڵە بکات، و هەروەها لە بەرامبەر خەڵکدا بەگشتی چۆن مامەڵە بکات. واتە ئیسلام تەنها پەیوەست نییە بەلایەنی بەینی خۆمان و خودای پەروەردگار و عیبادەتی شەخسی، بەڵکو هاتووە بۆ ئەوەی فێرمان کات لە هەموو بوارەکانی ژیاندا ئینسان چۆن مامەڵە بکات لەگەڵ خوای پەروەردگار، لەگەڵ کۆمەلگا بەگشتی، لەگەڵ ئینسانەکان، لەگەڵ دەرو دراوسێ بەگشتی، لەگەڵ کۆمەلگادا ئینسان چۆن مامەڵە بکات. بۆیە بە کورتی دەڵێن هەڵس و کەوتی موسڵمان بەرامبەر بە یەکتری دەبێت چۆن بێت. پیغمبر صلی الله علیه و سلم لە فەرمایشتی صحیحدا دەفەرمێ کە ئەنەس بەمان دەگێڕێتەوە، دەفەرمێ: المؤمن مرآة المؤمن. ئیماندار ئاوێنەی ئینسانی موسڵمان و ئیماندارە، واتە ئینسان لە بەرامبەری یەکدیکەدا دەبێ وەکو ئاوێنەوا بێت. ئەنجا ئەگەر بڵێن هەندێک لە مواسەفاتەکانی ئاوێنە چین کە پێغەمبەر صلی الله علیه و سلم تەشبیهی کردووە کە ئینسان دەبێ وەکو ئاوێنە بێ لە بەرامبەر یەکتریدا. ئاوێنە دەبێ ساف و پاک بێ بۆ ئەوەی کە ئینسان بە جوانی خۆی تێدا ببینێت، جوانی و کەم و کوڕیەکانی خۆی وەکو خۆی تێدا ببینێت. یەکەمین شتیش ئینسان دەبێت دڵ و دەروونی لە بەرامبەر یەکتریدا ساف و پاک بێت بۆ ئەوەی ئینسانەکان وەکو خۆی ببینێت، جوانەکانیان وەکو خۆی ببینێت، و هەروەها کەم و کوڕیەکانیان وەکو خۆی ببینێت. کەواتە یەکەمین شت ئینسان دەبێت دڵی ساف و پاک بێت لە بەرامبەر موسڵمان و لە بەرامبەر هەموو کەسێکدا بۆ ئەوەی شتەکان وەکو خۆی ببینێت. دوهەمینیان ئاوێنە جوانی و کەم و کوڕیەکان وەکو خۆی نیشان دەدات، زیاد و کەمی ناکات. ئینسانی موسڵمانیش دەبێت لە بەرامبەر یەکتری داوا بێت، نەک هەر کەم و کوڕیەکان ببینێ بەڵام هەزار چاکەی هەبێ هیچ نەبینێت. دەبێ وەکو خۆی ببینێت. چۆن ئاوێنە وەکو خۆی نیشانت دەدات، دەبێ ئینسانیش لە بەرامبەر یەکدیکەدا ئاوا بێت. ئەنجا ئاوێنە تەنها لە بەرەو ڕوودا شتەکان دەبینێت. ئینسان کە چۆ بەر ئاوێنە ئەو کاتەیە خۆی دەبینێت. دەبێ ئینسانی موسڵمانیش تەنها لە بەرەو ڕوودا شتەکانی یەکتری باس کات، کەم و کوڕیەکان باس کات، نەک لە پاشەم لە باسی یەکتری بکات و حیا و ئابڕووی ئینسان ببات. دەبێت لە بەرەو ڕوودا ئینسان شتەکان ببینێت وەکو ئاوێنە. ئەنجا ئاوێنە شتەکان بەهێمنی و بە بێدەنگی نیشان دەدات. حیا و ئابڕووی ئینسان نابات، بەهێمنی و بە بێدەنگی نیشان دەدات. دەبێت ئینسانی موسڵمانیش لە بەرامبەر یەکتریدا بەهێمنی و بە بێدەنگی و لەسەر خۆیی شتەکان نیشان دات. ئەگەر عیب و کەم و کوڕیەک لە ئینساندا هەبێت، نابێ ئینسان زاری بە هاوار بێت و حیا و ئابڕووی یەکتری ببات. مسلمان وەکو ئاوێنەوەیە. پێغەمبەر دەفەرمێ صلی الله علیه و سلم بەهێمنی بە بێدەنگی شتەکان نیشاندا کەم و کوڕیەکانی ئینسان بخێڕووە. ئەنجا ئاوێنە بۆ هەموو کەسێک دادپەروەرە، وەکو یەک پادشایەک و گەدایەک و کەسێک دەوڵەمەندێک و فەقیرێک وەکو یەک دەبینێت. کەم و کوڕیەکانی جوانیەکانی هەموو کەسێک وەکو یەک دەبینێت.
دەبێ ئینسانی مسلمانیش ئاوا بێت دادپەروەر بێ لە بەرامبەر هەموو کەسێکدا جوانی و کەموکوڕیەکانی وەکو خۆی ببینێت، نەک ئینسان ئەو کەسەی کە خۆشی بوێت هەرچی خراپە هەیە هەی بێت بەڵام نەیبینێت، دانی پێدانەنێت. بەڵام بۆ هەندێک کەسی دیکە ئاوانە بێت دادپەروەر بە وەکو ئاوێنە هەموو کەسێک وەکو خۆی ببینە. ئەنجا ئاوێنە لەگەڵماندا ڕاشکاوە، وەختێک دەچێ بەر ئاوێنە بە ڕاشکاوی کەموکوڕیەکانت پێ دەڵێ و جوانیەکانیشت پێ دەڵێ. ئینسانی مسلمانیش ئاوا لەگەڵ لە بەرامبەر یەکتریدا دەبێ ڕاشکاو بێت، نەک لە پاشەم لەدا باسی یەکتری بکات. ئینسان دەگەڕێت بۆ ئەوەی جوانترین و چاکترین ئاوێنە بکڕێت، بۆ ئەوەی ڕەنگی جوان نیشاندات، بۆ ئەوەی وەکو خۆی ئینسان نیشاندات، تڵخ و ناشیرنی نەکات. دەی بە هەر یەکێک لە ئێمەش بگەڕین بۆ ئەوەی کە جوانترین هاوڕێ دەست نیشانکەین و پەیداکەین بۆ خۆمان، بۆ ئەوەی کە کەم و کوڕیەکانمان وەکو خۆی نیشاندا و جوانیەکانیشمان وەکو خۆی ببینێت. ئەوەیە کە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم المؤمن مرآة المؤمن، ئینسانی ئیماندار وەکو ئاوێنە وایە لە بەرامبەر مسلمان و لە بەرامبەر خەڵکدا، واتە مامەڵەی ئینسان دەبێ بەو شێوازەیە بێت. لە فەرمایشتێکی دیکەدا کە ئەبی هورێرە بۆمان دەگەڕێتەوە و فەرمایشتێکی صحیحە و ئیمامی مسلم ڕیواەتی کردووە، پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنیەتی مامەڵەمان فێر دەکات لە بەرامبەر یەکتریدا. دەفەرمێ لا تەحاسەدوو، حەسادەت بە یەکتری مەبن لە بەرامبەر یەکتریدا. کاتێک خوای گەورە ناز و نیعمەتێکی بە کەسێک داوە، ڕزق و ڕۆزی و چاکەیەکی بە کەسێک داوە، هەر خەریکی ئەوە مەبە کە پێی ڕەهەڵا بڵێ و پێت ناخۆش بێت کە خوای پەروەردگار چاکەیەکی لەگەڵدا کردووە. لا تەحاسەدوو، کاکە حەسادەت بە یەکتری مەبن. و هەروەها دەفەرمێ وەلا تەناجەشوا، و هەروەها نرخ لەسەر شتەکان لەسەر یەکتری زیاد مەکەن. کەسێک دەبینن خەریکی کڕینی شتێکە و خەریکی معاملەیەکە، نرخی لەسەر زیاد مەکە لە کاتێکدا مەبەستت نییە شتەکەش بکڕی. ئەگەر مەبەستیشت بێ هەر دروست نییە تاوەکو ئەو خەریکی ئەو معاملەیە بێت، نابێ ئینسان نرخ و سعر لەسەر یەکتری زیاد کات. ولا تباغضوا، پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم بغض و ڕق و قینەتان لە بەرامبەر یەکتریدا نەبێت، با مامەڵەتان وابێ لەگەڵ یەکتریدا، لە بەرامبەر یەکتریدا سینەتان ساف بێت، حەسادەت و بغضتان بەرامبەر یەکتری نەبێت. ولا تدابروا، کاکە پشت لە یەکتری مەکەن و هەر یەکەتان ڕوو لە لایەک مەکەن لە کاتێکدا کە لە شوێنێک زەرورە کە ئینسان یەکتری سەرخات، پشتی یەکتری بگرێت، پشت لە یەکتری مەکەن کاکە، ڕوو لە یەکتری وەرمەگەڕن. ئەنجا دەفەرمێ ولا يبيع بعضكم على بيع بعض، مامەڵە بەسەر مامەڵەی هیچ کەسێکەوە مەکە ئەی موسڵمان. کاتێک کە دەبینی کەسێک خەریکی کڕینی شتێکە، خەریکی مامەڵەیەکە، تاوەکو ئەو لە مامەڵەکەی تەواو دەبێت، تەواو لە یەکتری جیا دەبنەوە، مامەڵە بەسەر مامەڵە یەکتریەوە مەکەن، چونکە ئەوە ڕق و قینە دروست دەکات، دۆژمنایەتی دروست دەکات، شەڕ و هەرا دەنێتەوە. چەند جار شەڕ و هەرا لەسەر ئەو شتانەیە دروست بووە. وكونوا عباد الله إخوانا، هەمووتان برای یەکتری بن وەکو برا بن. بۆچی؟ چونکە پێغەمبەر دەفەرمێ المسلم أخو المسلم، مسلمان برای مسلمانە، دەبێ ئینسان وەکو برا بێ لەگەڵ یەکتری. ئەنجا لا يظلمه، ئینسانی مسلمان نابێستەم لە یەکتری بکات، نە بە قسەیەک، نە بە کردەوەیەک، نە بە هەڵوێستێک، بە هیچ شتێک، بە هیچ نەوعێک نابێ ئینسان زوڵم و ستەم لە بەرامبەر یەکتریدا بکات. ولا يخذله، کاکە یەکتری سەرشۆڕ مەکەن لە کاتێکدا کە پێویستە پشتی یەکتری بگرن، لە شوێنێک کە پێویستە یەکتری سەرخەن، یەکتری سەرشۆڕ مەکەن. ولا يحقره، ئەنجا دەفەرمێ یەکتری بەکەم تەماشا مەکەن، کاروباری یەکتری بەکەم سەیر مەکەن، یەکتریتان لەلا کەم نرخ نەبێت. ئاو لەو فەرمایشەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم چۆنیەتی مامەڵەی یەکتریمان لە بەرامبەر یەکتریدا بۆ ڕوون دەکاتەوە و بۆمان دەستنیشان دەکات. ئیبن عوسەیمین دەفەرمێت وەزیفەی ئینسانی موسڵمان بەرامبەر بە موسڵمان و بەرامبەر بە خەڵک ئەوەیە کە هەیینە لەیینە بالقەول والعەمەل، ئەوەیە کە ئینسان ئاسان کار بێ لە بەرامبەر یەکتریدا، ئەوەیە کە ئینسان نەرمونیان بێ لە بەرامبەر یەکتریدا، هەم بە قسە و هەم بە کردەوە لە بەرامبەر یەکتریدا نەرمونیان بێت و هەروەها ئاسان کار بێت. زوبەیری کوڕی عەوام
بۆمان دەگەڕێتەوە کە دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی دەب ئیلەیکم داء الأمم قبلكم وەریای خۆتان بن ئەی مسلمانان ئەی خەڵکینە ئەو نەخۆشیانەی کە تووشی ئوممەتانی پێش ئێوە بوو کە بە هیلاکی بردن وەریابن ئەو نەخۆشیش لە ناو ئێوەدا بڵاو نەبێتەوە. دەبە ئەو کەلیمەیە یعنی وەکو چۆن نەخۆشیەک مانای ئەوەیە کە وەکو چۆن نەخۆشیەک بە ناو جەستەی ئینساندا بڵاو دەبێتەوە ئینسان هەستی پێ ناکات، بە نهێنی بە ناو لاشە ئینساندا بڵاو دەبێتەوە ئینسان هەستی پێ ناکات تاوەکو دوایی نەخۆشیەکەی لێ دەبێتە جۆرێک لە سەرەتان بە هیلاکی دەباخوا پەناماندات. ئەوریابن ئەو نەخۆشیە ئاوە بە نهێنی و لە سەرخۆیی لە ناوتاندا بڵاو نەبێتەوە لە کاتێکدا کە هەستی پێ ناکەن. وەریای خۆتان بن بە ئەو نەخۆشیە تووشتان نەبێت. بۆچی؟ چونکە سەرنجامەکەی ئەوەیە کە بە هیلاکتان دەبات. ئەو نەخۆشیە چییە کە پێغەمبەر پێمان دەڵێت؟ الحەسەد والبەغضاء. وریابن ئەو نەخۆشیە حەسوودی و ڕق و بغز و قینەیە لە بەرامبەر یەکتریدا خوا پەناماندات. ئەوە ئومەتانی پێش ئێوەی لە ناو بەرد خەڵکینە وریابن. جا پێغەمبەر دەفەرمێ والبەغضاء هي الحالقة. کاکە وریابە مسلمان بغز و ڕق و قینە لە بەرامبەر یەکتریدا پێغەمبەر دەفەرمێت تاشەرە حالقة. لا أقول تحلق الشعر. پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم کاکە ئەمن ناڵێم سەرتان دەتاشێت. ئەدی تاشەری چییە؟ بغز و ڕق و قینە. ولكن تحلق الدين. وریابن دینتان دەتاشێت. هەروەکو چۆن ئینسان بە مووس سەری دەتاشێت هیچی پێوە نامێنێت ئەو ڕق و قینەیەش ئاوا دینتان دەتاشێت. خۆشەویستیتان نایەڵێت، برایەتیتان نایەڵێت، تەباییتان نایەڵێ لە نێوانتاندا. وریابن خۆشەویستی و تەبایی و برایەتیتان بۆی ڕغز و قینەوە نامێنێت، دەیتاشێت. بۆچی؟ چونکە خۆشەویستی بەشێکە لە دین. ئەلەو فەرمایشتێکدا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارمان دەکاتەوە کە مامەڵەمان لە بەرامبەر یەکتریدا بە سینەیەکی صاف لەگەڵ یەکتریدا مامەڵە بکەین و سینەمان صاف بێت، خۆمان بپارێزین لە حەسادەت و لە ڕق و هەروەها لە بغز و قینە. یەحیای کوڕی موعاز دەفەرمێت با مسلمان لە لای تۆدا سێ شتی هەبێت. یەکەمینیان ئەگەر سوودی پێ ناگەیەنی زیانیشی لێمەدە. کاکە ئەگەر توانای سوود پێگەیاندنیشت نییە خۆ توانات هەیە زیان لە مسلمان نەدەی، زیان لە دراوسێکت نەدەی، زیان لە خەڵک نەدەی بەگشتی، ئەگەر سوودیشی پێ ناگەیەنی زیانیشی لێمەدە ئەوە کەمترین مافە برام لەسەر یەکتری. دووهەمینیان ئەگەر دڵخۆشی ناکەی خەم و پەژارەشی بۆ دروست مەکە، قسەیەک مەکە، کار و کردەوەیەک مەکە، هەڵوێستێک مەنێ. ئەگەر ئەو کەسە تووشی خەم و پەژارەیەک بێت، تووشی ناخۆشیەک بێت، جاری وا هەیە یەک قسە ئینسان تووشی نەخۆشی دەکات. ئەگەر ناتوانی دڵخۆشیشیکەی خەم و پەژارەشی بۆ دروست مەکە. سێهەمینیان ئەگەر ناتوانی مەدح و ستایشی بکەی کاکە هیچ نەبێ زەمی مەکە، کاکە هیچ نەبێ حیا و ئابڕووی مەبە لە ناو خەڵکدا. ئەگەر ناتوانی زەمیشی بکەی بە چاکە باسی بکەی دەی بە مسلمان ئەو شتانەی هەبێ لە لای تۆ، زەمیشی مەکە و حیا و ئابڕۆشی مەبە. ئەحنەفی کوڕی قەیس دەفەرمێت پێنج شت وەکو کە پێتان دەڵێم ئاوایە. بەڕاستی قەولێکی زۆر جوان و ڕێک و پێکە پێویستە ئینسان وەگوێی بگرێت هەڵوێستەی لە بەرامبەردا بکات. یەکەمیان دەفەرمێ لا ڕاحەتە لحەسوود. وریابە ئەی مسلمان ئینسانی حەسوود و لە ڕووی جەنابتان هەرگیز ئیسراحەت و دڵخۆشی بۆ نییە. خەڵک سەرقاڵی ناز و نیعمەت و سەرقاڵی خۆشیە، ئینسانی حەسوود هەر سەرقاڵی خەڵکە، سەرقاڵی ئەوەیە کە فلان کەس چی هەیە و سیارەکەی بای چەندە و موبایلەکەی بای چەندە و فلان شتەی کڕی و ئاوای کرد و ئاوا ڕۆیشت. کاکە لێگەڕێ لا ڕاحەتە لحەسوود. بەرە حەسوودی سوودی نییە، ئیسراحەت بۆ ئینسانی حەسوود نییە، تەنها خەم و پەژارەیە لە دڵتدا دروست دەبێ. وەریابە ئەی مسلمان. بۆیە دکتۆرەکان دەڵێن زۆر لە نەخۆشی دڵ زۆر جار بەهۆی حەسوودیەوە تووشی ئینسان دەبێت. ئینسان تووشی نەخۆشی دڵ دەبێت بەهۆی حەسوودیەوە. بۆچی؟ چونکە حەسوودی دڵ و دەرونی ئینسان خراپ دەکات. دوهەمیان دەفەرمێ وەلا مروءەتە لکەذوب. کاکە ئینسانی درۆزند و لە ڕووی جەنابتان هەرگیز شکۆمەندی و گەورەیی بۆ نییە لە ناو کۆمەلگادا. ئینسانێک کە درۆی کرد لە ناو کۆمەلگادا ڕێز و حرمەت و شکۆمەندی و گەورەی نامێنێت.
جاوريا باي مسلمان ولا وفاء لملوك كاك وريابا كار بدستي ظالم واستمكار كار بدستي بيدين هەرگیز وەفای نییە چاوەڕوانی وەفای لێ مەکە چاوەڕوانی ئینسانێک کە زاڵم و ستەمکار بێت کار بەدەستێک وەفای بۆ تۆ هەبێت ڕاستت لەگەڵدا بکات دەی دڵنیا بە وەفای نییە ئەو کەسەی کە کار بەدەستە زاڵم و ستەمکار و بێدینە ڕووی لە خوانیە کاکە ئەگەر وەفای هەبا بەرامبەر بە خوای پەروەردگار وەفای دەبوو خوایەک خالق و ڕازقی ئینسانە ئینسان کە حیساب بۆ خوای گەورە نەکا و خوانە ناسێت بەتەمای وەفای بەرامبەری تۆ هەبێ تۆ بناسێت بەتەمای خۆشگوزەرانی بۆ تۆ بێنێت کاکە هەرگیز کار بەدەستی زاڵم و ستەمکار دڵنیا بە چاوەڕوانی وەفای لێ ناکرێت چوارەمیان دەفەرمێت ئینسانی بەخیل هیچ کاتێک جوانی بۆ نییە هیچ کاتێک ڕازاوە نییە ئینسانی ڕەزیل و پێشکە دۆڵە ڕووی جەنابتان پێنجەمیان ئینسانێک کە ڕەوشتی جوان نەبێت لە ناو کۆمەڵگادا دڵنیا بە هیچ کاتێک خاوەنی قەدور و ڕێز و حرمەت نییە ئەو پێنج شتەیە ئەحنەسی کوڕی قەیس دەفەرمێت بەڕاستی وەکو پێتان دەڵێم ئاوایە زۆر قەولێکی جوان و ڕێک و پێک و لە جێ خۆیدایە ئەنجا دەرەنجامی کۆتایی ئەو بابەتە چیمان پێ دەڵێت چیمان فێر دەکات یەکەم پێمان دەڵێت ئیسلام هانمان دەدا بۆ ئەوەی کە جوانترین هەڵسوکەوتمان لەگەڵ یەکتەریدا بێت سینەمان ساف بێ لە بەرامبەر یەکتەریدا زیان لە یەکتەری نەدەین حەسوودی بە یەکتەری نەبین پشت لە یەکتەری نەکەین بۆغز و قینمان بەرامبەر یەکتەر نەبێت ئایا ئەوانە لە قازانجی کێیە هەر بۆ خۆمان قازانج دەکەین برام ئەگەر ئینسان وەکو دین دەڵێت ئاوا بێت کۆمەڵگاکەمان پێی جوان دەبێت بۆ خۆمان لە ئیسراحەتدا دەبین ژیانێکی خۆش و تەبا و برایەتی بەیەکەوە بەسەر دەبین لە قیامەتیشدا خوای پەروەردگار پاداشمان دەداتەوە ئەوە جوانی ئەو دینەیە کە ئێمە فێری هەرچی جوانی هەیە دەکات دووهەمیان ئەو بابەتە پێمان دەڵێت موسڵمانەتی تەنها عیبادەتی شەخسی نییە وەکو زۆر کەس وای لێ حاڵی بووە وا دەزانێت تەنها نوێژ و ڕۆژوو لە بینی خۆت و خوادا بکەوی دیکە هیچ نەخێر موسڵمانەتی پەیوەستە بە هەموو لایەنەکانی ژیانی ئینسانەوە هەروەکو ژیانی ئینسان هەموو لایەنەکان دەگرێتەوە دینیش پەیوەستە بە هەموو لایەنەکانی ژیانی ئینسانەوە ئینسان وەختێک موسڵمانی تەواوە ئەگەر لە هەموو ڕوەکانەوە وەکو دینەکەمان پێمان دەڵێت بەو شێوازەیە بین یا ڕەبی خۆی گەن بۆ خاتری ناوە جۆن و سیفەتە بەرزەکانی خۆت کەی داوات لێ دەکەین بمان ڕازێنیەوە بە هەر سیفەتی بەرز و جوان و ڕێک و پێکە یا ڕەبی خۆی گەن داوات لێ دەکەین کە مامەڵەمان جوان و ڕێک و پێک بێ سینەمان صاف و پاک بێ لە بەرامبەر یەکتەریدا یا ڕەبی خۆی گەن بە ئیمانەوە بمان ژێنی یا ڕەبی خۆی بە ئیمانەوە بمان برێنی خوایە بە ئیمانەوە لە ڕۆژی قیامەتە زیندومان کەیەوە لە کاتێکدا کە لە ناو گۆڕین دەفریامان بێ لە دەشتی مەحشەر دەفریامان بێ وامان لێ بکەی دینەکەمان جوانکەین بۆی هەڵس و کەوتی جوانمان یا ڕەبی خۆی گیان ڕازەوەمان کەی بە ئەخلاق و ڕەوشت و سیفەتی جوان و بەرز یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی کە خۆمان و دینەکەشمان بەهۆی ڕەوشتەکەمانەوە جوانکەین مامەڵەیەکی جوان و ڕێک و پێکمان بەرامبەر بە یەکتری هەبێ یا ڕەبی خۆی گیان ئەتۆش هیدایەت و تەوفیقمان دەی لەو دنیادا بە ئیمانەوە بژینە و بە ئیمانەوەش بمرین یا ڕەبی خۆی گیان وامان لێ بکەی کە کردەوەکانمان بە شێوازێک بێ ئەتۆ لێمان ڕازی بی سربرز وعاقبة خير دنيا وقيامة من كي آمين أقول قولي هذا وأستغفر الله لي ولكم وبعد أعوذ بالله من الشيطان الرجيم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار اللهم آمين